کارمەندان و پزیشکانی سنووری ناوچەکانی سێ سادق، پێنجێن، شارەزور، قەرەداغ، دووکان، پیرەمەگرون، شارباژێڕ و لەگەڵ بەشێک لە کارمەندانی ناوشاری سلێمانی لە دژی بڕینی دەرماڵەی جوگرافیەکانیان لە سەرەتای ئەم ساڵەوە مانگرتنیان لە کارەکانیان ڕاگەیاند و لە بەردەم بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی گرد بوونەوە. داواکاری ئێمە کە حەقێکی ڕەوای خۆمان مافێکی ڕەوای خۆمانە کەوش بڕینی دەرماڵی جوگرافیە بە نایاسایی ئێمە داواکارین لەو کەسانەی کە دەستی لەم بڕینە هەبووە خێرا بێنە سەرخەت و ئەو دەرماڵمانە بۆ چاکەن. داواکاریمان مافێکی ڕەوای سەرەتایی خۆمانە بە یاسایی بۆمان کراوە بە نایاسایی بڕاوە. بڕینی دەرماڵیش خەتی هێڵی سوورە. جێگیری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هاتە نێو کارمەندە مانگرتوەکان و بەڵێنیدا هەموو هەوڵێک بۆ گەڕانەوەی دەرماڵەکانیان بدات. بزات ئەم مۆزوعە من کە لەگەڵم باسکردن وتی پێشتری ژەروا بووە تەعهود درراوە کە ئەوەی کە هاتوچۆ کات بە سیارەی حکومی دەرماڵەکە وەرناگرێت شمولی ناکە ئەوەی کە هاتوچۆ ناکات ئەوە تۆرێسەر لە هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێما و لەناو هەموو بەڕێوەبەرایەتەکانی تەندروستیشە تەنها ئەم چەند قەزا لێ بڕاوە ئەم ساڵ. ئێجا کاکە گیانخۆ ئەوە تا خەزیێنە ئەڵێ من ئیش بەڕێنماییە کە مەجینا من پرسیارم کردووە تۆش ڕاستەکەی ئەوانی کە یاسە فەرمانی بۆ کردون کە بیبڕنیان نەخێر ناخۆیان بڕیوانە خەزیێنە خۆی بڕوا ئەوە خەزیێنە گەڕاوەتەوە بۆ فەرمانە ئەوە خەزیێنە کاکە خەزیێنە بودجێ گەشە پێدانی هەموو بەڕێوەبەراتی بڕیوە چەند بەشێ کەم بۆ هەمووی کاکە ڕێنمایی ئێمە نییە چاوەکەم ڕێنمایی وەزارەتی دارایی ئەم دەرماڵە ئەبێ لەوانە ببڕدرێ کە پاسیان بۆ گیراوە و بە پاس هاتوچۆکەن بەڵام ناحەقیەگەیە لەو ڕێنماییە کە بەڕاستی ئەوەی کە ئەوان بۆی هاتوون بۆ ئێرە و هاتوونمانیان گرتووە لەسەری لەسەر حەقی خۆیانە چکە ئەم دەرماڵەیەوانە زۆربەی زۆریان بە پاس هاتوچۆ ناکەن بە ساری خۆیان هاتوچۆکەن لەبەرەوە شوێنێک کە دەرماڵەی بۆ بەسترابێت مەفروز نییە لە بەرگرتنی پاسێک کە هاتوچۆ بە دووسێ نەفەر یا بە 6 یا بە 7 نەفەرەکات دەرماڵە لە هەموو خستخانەکەیە لە هەموو مەڵبەندەکە ببڕدرێ بۆیە پێویستە وەزارەتی دارایی پیاچوونەوە بەم ڕێنماییە بکات لە پێناوەوەی کە ئەو مافەی کە ئەمان هەیەە بۆیان بگەڕێنێتەوە. بەڵێنەکانی جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی نەیتوانی کۆتایی بە ئامانگرتنی کارمەندەکان بهێنێت و نوێنەری و کارمەندانە دەڵێت لە ئامانگرتن و بایکۆتی داوامەکانیان بەردەوام دەبن. نەخێر بە هیچ شێوەیەک چۆڵکردنی ئێرە بەمانەیە شکاندنی مانگرتن نایە لەبەرەوەی ئێمە هەرێکی وەکو پێشتر باسم کرد لە قەزایەکە هاتووەتە ئێرە لە پێنجوێنەوە لە دوکانەوە پێویستەکە ئەمانە بڕۆنەوە بۆ ماڵەوە بەڵام ئێمە لە شوێنەکانی خۆمان بایکۆتی داوامان نەک بایکۆت با بڵێن مانگرتنمان کردووە کە ئیش ناکەین لەو شوێنانە ڕامانگەیاند بۆ بە دکتۆر هێرشیشمان ڕاگەیاند ئێستا چاوەڕێی جوابی ئەوانەکەین. بەپێی زانیاریەکانی پەیام ژمارە و کارمەندانەی کە دەرماڵی جوگرافیایان بڕدراوە زیاتر لە 1000 کارمەندە دەرماڵەکەش لە 20,000ەوە بۆ 50,000 دەست پێ دەکات. بەم پێیەش بڕیارەکەی وەزارەتی دارایی با بڕینی دەرماڵی جوگرافیای کارمەندانی تەندروستی قەزاکانی دەوروبەر و بەشێکی ناوشاری سلێمانیش مانگانە نزیکەی 90 ملیۆن دینار گەڕاوەتەوە بۆ خەزیێنەی گشتی. لە ئێستاشدا ئەو کارمەندانەی تەندروستی مانگرتنی درێژخایانیان لە تەواوی نەخۆشخانە و مەڵبەند و بنکە تەندروستیەکانی سنوورەکانیان جگە لە بەشە هەستیارەکانی ناو نەخۆشخانەکان ڕاگەیاندووە و دەشڵێن تا گەڕاندنەوە و قەرەبووکردنەوەی مافا خوراوەکانیان مانگرتنیان درێژەی دەبێت. بەکەوتنی ناوەندا تەندروستیەکانیش دەخەنە ئەستۆی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.